هجان بقلك رنجان بقلك آويان أف مجارهات نرخاندن ما قلك قليبو قلك هاتا رخنا كيرن لداوية ركفتن تشيبو لسر هنر داكينا نفتا هريما كردستاني دناف برا حولي رو بغداي دا ايدي جفرو شوندا هنر داكينا نفتا هريما كردستاني داس بيت كاتن كومبانيا سومو دشينه جبلي ويكي جي ايدي نرخي نفتا هريما كردستاني بهمان نرخي نفتا عراقي انكو ارزانتر نابيتن ام همو ديوين فيري كفتني دقال هجاي دكتور عادل باغوان ريفابري نافندا فرنسي ببولي كوليني لسر عراقي دبرسم دكتور باغوان قالك بخيرات يا كردستان 24 هندك كسبون بيكنينيان تا بش جويشكيان دا تشوديان قد تواو حكومة نما ايتر باوران قواصف ذكرى كهيج كس حسودي بينا ذكرى بلام اخير ديتمان ريكافتن واجو كرا لنيوان حكومتي هريمي كردستان وحكومتي عراق دي سنه وهنار ذكرني نفتي هريمي كردستان وداس بيدكات دتوري بيمان بلاي يعني او ريكافتنا بتايبن لاستادات شنرخيكي هي ابو كردستان وي راسكي بداخه ولا هريمي كردستان ولا عراق شوي لها توكا درفتكي زور كما وبو نظام دائما دنگ بله دنگ دی فرمو امیدکم او دنگ دانوی شارست کن برادرانی کنترل ویستم بلام لکردستان و لعراقی شادرفتکی زور کم او بو اوی کم رو بتواند بشوی کی بابتی لفاکتکان شروفه بکا وکو خود و تتوای لها تو که ایمال شرکساتی گفتگوین لانگرکان به همو شویک همو ميكانيزمك سازدن تعبئه كان بو اوي با اراسته كبيبن وهر وهانه ركانش با اراسته كترا ببي اوي كجول لو بغرين ياخد او با هند ور بغرين كاما كمالك برجواندي اجتماعي من هيك ابي حرامي اما بالنابي دسان بو برين نا معارضه نا اوبوزيشن ابي دس بو برجواندي بالاكاني هريمي كردستان بريت ند صلاه هیچ کەسێک نابێ لەگەڵ ئەم بەرژەوەندیە باڵانە و لەگەڵ ئەمنی قەومی هەرێمی کوردستانە یاری بکات نە یاری سیاسی نە یاری کۆمەڵایەتی نە یاری کولتوری ئەوە تێبینی یەکەم تێبینی دووهەمم ئەوەیە کە بەڕاستی ئەم ڕێکەوتنامەیە لە کۆنتێکستێکە لە چرکە ساتێکە واژوو ئەکرێ کە زۆر گرنگە بۆ داهاتووی هەرێمی کوردستان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی ئێستا پێی ناوەتە قۆناغێکی نوێەوە ام ريكوتني نيوان هولير وبغا بدلنياي ودوخي هولير يعني دوخي هريمي كردستان ودوخي عراق ابات قناخي كترا وكمن اتوانم نايبنم قناخي ارامبونوا قناخي هيوربونوا وام قناخي ارامبونوا هيوربونوا حلو مرجكي بابتي اماداك بو اويك بروينا امانجي سهم كبريتي لغشي ابوري غشي ابوري هم بو كردستان زور گرنگا هم بو عراق زور گرنگا دكتور عادل باخوان توش پیش استا تویتێکت کردووە بەڕێکەوتنێکی زۆر عەزیم زۆر باش بەناوت بردووە ئەم ڕێکەوتنە بەڵام لە چی دیوێک ئەوها دەبینن لە کاتێکدا کە زیاتر لە قڕنێکە سەدان ساڵە دەتوانم بڵێم 100 ساڵە عێراق سوود لە هەرێمی کوردستان دەبینێ و بەکاری دەهێنێ ئێستا کاتی ئەوە نەهاتووە کە کوردستان بە هەمان ڕەنگ عێراق بەکاربێنێ ئەمە پرسیارێکی زۆر جوانە زۆر گرنگە ئەسانی بۆ چونکە ڕاستێکی ڕێک وەکو خۆت وتت لە 1920ەوە هەتاوەکو ئێستا بەشێکی پەیوەندی بە خۆمانەوە هەیە بەشێکی پەیوەندی بەو عەقڵێتەوە هەیە کە لە بەغا حکمی عراقی کردووە لەم بە مەدرێژایی ئەم سەدەیە عراق بەردەوام هەرێمی کوردستانی لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیان بەکارهێناوە ئیتر بەرژەوەندەکان چ قەومی بووبێتن چ ئابووری بووبێتن یاخود سەربازی یاخود سنووری یاخود سیادی ئێستا کاتی ئەوە هاتووە ئێمە لە یەک دوو فاکت تێبگەین دیپلۆماسیەتی کوردی بە شێوەیەکی زۆر تایبەت کاتی ئەوە هاتووە لە یەک دوو شتی زۆر کۆنکرێتی تێبگەن یەکەم ڕاستە سەربەخۆیی کوردستان ئامانجی کۆتایی ئێمەیە پێم وانییە کوردێک هەبێ کە لایەنی کەمی دڵسۆزی بۆ کوردایەتی و بۆ کوردبوون و بۆ نیشتمانی هەبێ خەون بە سەربەخۆیی کوردستانەوە نەبینێ هەر کوردێک خەون بە سەربەخۆیی کوردستانەوە نەبینێ بێگومان ئەبێ گومان لە کوردبوونی بکەیت ئەمە فاکتی یەکەم فاکتی دووهەم ئەبێ هەموو دیپلۆماسیەتی کوردی بزانێت کە بەداخەوە ئێستا وڵاتانی سیستمی ئەنتەرناسیۆنال ئێمەی کورد لە عێراقا ئێمەی کوردیان ئەبێت لە ناو عێراق
ئێمەی کوردێکی بەهێزیان ئەوێت لە ناو عێراق بەردەوام بۆمان دووبارە ئەکەنەوە لە واشنگتۆنەوە هەتاوکو ئەگاتە پاریس پێمان ئەڵێن ئێمە کوردستانێکی بەهێزمانەوێت لە ناو چوارچێوەیەکی عراقی یەکگرتووە ئەلم فاکتی دووهەمەوە بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ بەڵێ باشە تو بەحسە کوردستانێکی بەهێزکەی دکتۆر ددەمێکی داکەوان بەرەی خوب بدەینە ڕۆژهەڵاتە ناوین دەبینین یعنی ڕێکەوتنی ئیبراهیمی دەکرێت لە نێوان ئیسرائیل و چەند وڵاتێکی عەرەبی و کەنداو وایە دیسان یعنی وڵاتە کەندا و عەرەبیەکان دیسان ڕوویان لە سووریا بۆ ئەوەی بگەڕێنەوە کۆمکاری عەرەبی ئەوە ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا لەسەر نەفت دیسان کرا کەواتە دەتوانین بڵێن یعنی ئەو گۆڕانکاریانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەبن کوردستانیش دەبێتە بەشێک لەو گۆڕانکاری و ڕێکەوتنانە ئەو پرسیارە ڕێکم باتەوە سەر پرسیاری یەکەمت زۆر گرنگە ئەوە کوردستانێکی بەهێز بە معنای چی بە معنای ئەوەی ئێمە خۆمان بەداخەوە لەو کۆنتێکستەی کە تۆ باست کرد سعودی ئێران گەڕانەوەی سووریا ڕێکەوتنی ئەبراهامی نێوان ئیسرائیل و چەند وڵاتێکی عەرەب ئێمە ناتوانین بەهێز بین ئەگەر بێت و هەموو داهاتەکان و هەموو سەرچاوەکانی عێراق بەکار نهێنین با من یەک شتت پێ بڵێم هەرێمی کوردستان 600 پۆستی لە ناو دەوڵەتی عێراقا هەیە بەپێی ڕێکەوتنی سەر لە نوێبیناکردنەوەی عێراق لە 2023ەوە لە 120 پۆستەکانی دەوڵەتی عێراق بۆ کورد تەرخان کراوە لە سەرۆ کۆمارەوە بیگرە هەتاوەکو ئەگاتە سەفیرێک کاتی ئەوە هاتووە کە ئێستا دیپلۆماسێتی کوردی ئەو 600 پۆستە بەکار بێنێ بۆ ئەوەی خۆی بکا بە خاوەنی عێراق کاکە ئیمان گیان گوێ بگرە ئەگەر تۆ خۆت نەکەی بە عێراق ئەزانی عێراق بۆ کێ بەجێڵی عێراق بۆ عەسایبی ئەهلی حەق بەجێڵی ئەگەر تۆ خۆت نەکەی بە خاوەنی عێراق بۆ کەتایبی حیزب الله بەجێێنی ئێستا کاتی ئەوە هاتووە کە هەرێمی کوردستان ئەو 600 پۆستە گەورە کلیلەی بەکار بێنێت بۆ ئەوەی لە ڕێگای عێراقەوە بە شێوەیەکی زۆر زۆر بەهێز بڕاتە ناو مێژوو بڕاتە ناو دنیا ئەوە خاڵ یەکەم خاڵی دووەم زۆر ڕاستەکەی ئێستا ئیتر ئێمە پێمان ناوەتە قۆناغێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جارێک سعودی و ئێران کە دوو زلهێزە گەورەکەی سیستمی هەرێمایەتین بەرەو ئارامێکی تەواو ئەڕۆن ئەیانەوەی کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن و هەروەها ئەیانەوەی کۆتایی بە کێشەی یەمەن بێنن سعودیە بە فەرمی داوای لە سووریا کردووە کە بگەڕێتەوە بۆ جامعای عەرەبی خەریکی دۆزینەوەی چارەسەرێکین بۆ گرفتی لوبنان چارەسەرکردنی گرفتەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق بە دڵنیاییەوە هەلومەرجێکی بابەتی ئامادەکە بۆ ئەوەی ئێمە کوردستانێکی بەهێز دروست بکەین لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سەربازیەوە و لە ڕووی سیستمی پەیوەندی نێودەوڵەتیەوە دکتۆر عادل باغەوان لێرە و لەوێ زۆر باسی سیقە دەکرێت دەڵێن ڕێکەوتن هەمیشە دەکرێت بەڵام جێبەجێ ناکرێت دەتوانیت پێمان بڵێ فاکتەرەکانی جێبەجێکردنی بە تایبەت ئەم ڕێکەوتنە لە ئارادان نەخێر لە ئێستاە لە ئارادان بەڵام هیچ گەرانتێکمان نییە کە سبەینە لە ئارایە بن بۆ چونکە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە بەداخەوە تەنها پەیوەندی بە ئێمەوە نییە من لەگەڵ هەردوو سەرۆک وەزیرانە قسەم کردووە هەردوو سەرۆک وەزیرانی بەغا و هەولێریش عێراق و کوردستانیش زۆر بەجددی ئەیانەوێ ئەم ڕێکەوتنامەیە جێبەجێ بکرێت هەردوو لایەن ئیرادەی چۆن ئیرادیان هەبووە کە ڕێکەوتنامەکە ئامادە بکرێ و گەڵاڵە بکرێ و واژوو بکرێ ئەوەنەی من قسەم لەگەڵ هەردووکیان ناکردبێ هەردووکیان ئیرادیان هەیە کە جێبەجێ بکرێ بەڵام بەداخەوە لە دەرەوەی ئیرادەی هەردووکیان کۆمەڵێک هێزی کاراتر هەیە لە ناو کۆمەلگای عێراقیە کۆمەڵێک ئەکتەری کاراتر هەن لە ناو کۆمەلگای عێراقیە کە ئەکرێ گرفتی زۆر زۆر گەورە بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە دروست بکەن بۆ نمونە لە ناو ئیتارا چوارچەوەی هەمە ئاهەنگی خۆت دەزانی ئێمە ڕاستی ڕادیکاڵمان هەیە و چەپی ڕادیکاڵیشمان هەیە لە نێوان ئەم دوو ڕادیکاڵە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت تەوازون ڕابگرێ وەکو ئەبێ حکوومەتەکەی سوودانی تەوازون ڕابگرێت ئەگەر بێت و ئەم دوو حکوومەتە نەتوانن لە نێوان ئەم دوو ڕادیکاڵە چەپی ڕادیکاڵ و ڕاستی ڕادیکاڵە تەوازونەکە ڕابگرن ئەوە هەر لە ناو خودی ئیتارا گرفت بۆی دروستە بێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم تۆ سەدرت هەیە بە چەند ملیۆن ئەندامەوە کە ناڕازین تاکەی سەدر ئەتوانێت بێدەنگ بێت لە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی ئایا ئەم بێدەنگبوونەی تا 4 ساڵی داهاتوو بەردەوامە بێ یاخود لە چەند هەفتەی داهاتووە بە ملیۆن دێتەوە سەرجادە و کە گرفت بۆ حکوومەتەکەی سوودانی دروست بوو بێگومان گرفت بۆ هەموو عێراقی دروستە بێ بە کوردستانیشەوە خاڵی سێم تۆ بزوتنەوەی ناڕەزاییت هەیە لە عێراقا تا ئێستا بێدەنگە کەی دێنەوە سەرجاتەکان و گرفت دروستەکەن بەڵام لە ناو هەموو ئەمانە
با بۆ یەکەم جار کەسێکی وەکو من کە هەمیشە ڕەشبینە کەمێک گەشتبین بێت بڵێ خودی ڕێکەوتنەکە خۆی لە خۆیە زۆر گەرنگە سوودانی و سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێوە بگرن و بەرزووترین کات جێبەجێ بکەن لە هەموو ئەمانەش گەرنگتر یەک دێڕ ببوورە لە هەموو ئەمانەش گەرنگتر ڕێک وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتی ئەم ڕێکەوتنێکی کاتیە هەتاوەکو ئەو کاتەی کە یاسای نەوت و غاز ئیمزاکرێ بۆیە من پێم وایە هەرێمی کوردستانە بێ هەموو توانەکانی بەکاربێنێ بۆ ئەوەی لە بەرزووترین کاتە ئەو یاسایە واژوو بکرێت لەلایەن پەرلەمانی عێراق و دەنگی پێ بدرێ و یەکلایی بکرێتەوە چونکە کە بوو بە یاسا ئەو کاتە حکوومەتەکان ناتوان دەستکاری باشە زۆر لایەن هەن لەوەتەی عێراق هەیە نەفت هەیە لەوەتەی عێراق نەوت دەفروشێ بەڵام زۆر لایەن هەن دژی دەرکەوتنی دەرچواندنی یاسای نەفت و غازن ئێستاش ئەو لایەنە هەر هێزیان هەیە ئەو لایەنە هەر چەکیان هەیە بەڕای تو ئیمکان تێدایە ئەم پەرلەمانەی ئێستای عێراق بتوانێت یاسای نەفت و غاز شانسی دەنگدان بەو یاسایە لەکوێیە لەوایە کە لە ناو خۆی عێراقا کۆمەڵێک هێزت هەیە کە ئێستا بەرژەوەندیان لەوە هەیە کە یاساکە واژوو بکرێ و ئیرادەشان هەیە کە واژوو بکرێ یەکەم هێز لە سەروی هەمویانەوە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقا کە تێگەیشتووە لەوەی بەبێ واژووکردنی ئەو یاسایە ممکن نییە بتوانێت ئەو سێ خاڵەی کە بۆ خۆی دەستنیشان کردووە سێ ئامانجەکەی ئاسایش و سەقامگیری و گەشەی ئابووری لە عێراقا جێبەجێ ببێ ئەو وعدانەیە کە بە خەڵکی عێراقیەوە خاڵی دووەم ئەوەیە کە لە ناو خودی چوارچەوەی هەماهەنگیە ئەکتەرێکی بەهێز هەیە کە ئێستا لەگەڵ هەرێمی کوردستان ئەوێ پەیوەندەکانی خۆی نۆرمالیزە و ئاسایی بکاتەوە کە بریتە لە نووری مالیکی با پێت بڵم بەبێ نووری مالیکی هیچ شتێک لە عێراقی ئێستا لە حکوومەتەکەی ئیتاری ئێستاە ناکرێت ئەویش خۆشبەختانە ئیرادەیەکی هەیە و ئەیەوێت لەبەر بەرژەوەندەکانی خۆی کە ئەم یاسایی نەوت و غازە بە شێوەیەکی خێرا بڕۆ بۆ پەرلەمان و دەنگی پێ بدرێ خاڵێکی تریش لە هەموو ئەم دوانە گرنگتر بریتێ لە پەیوەندەکانی نێوان سعودیە و ئێران ڕەنگە ئەمە بۆ خەڵک زۆر زانراو نەبێ تەنانەت بۆ ڕۆژنامە نووسەکانیش زانراو نەبێ بەڵام با پێت بڵم بەشێکی زۆری ئەو پرۆژانەی کە لە عێراقا پەکیان کەوتووە لەبەر ناکۆکیەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و عەرەبی سعودی ئێستا ئەم دوو زلهێزە کە ئەیانەوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەر لە نوێ بینا بکەنەوە بەو شەوەی کە خۆیان ئەیانەوێت بە دڵنیاییەوە کارایی ئیجابی لەسەر عێراق و هەرێمی کوردستانی شەبێت. دکتۆر عادل باغەوان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئێستا پەیامێکی بڵاو کردوتەوە دەڵێت کە لەبارەی ئەو ڕێکەوتنانەی لە نێوان هەولێر و بەغدا ئیمزا کراوە ئەمڕۆ بە حزوری جەنابیان دەڵێ دەبیتە دەستپێکێکی بەهێز ئەوەن سەردەمێکی نوێ لە نێوان هەولێر و بەغدا. ئێوە چۆن دەبینن ئەو سەردەمە؟ ئایا ئەو سەردەمەیە کە هەرێمی کوردستان هەرێمێکی بەهێز بێت لە چارچێوەی عێراقێکی فیدراڵ؟ ئایا ئەو هەرێمە بەهێزەی هەمان هەرێمەکە وڵاتانی ئەقلیمی و لەسەر ئاستی دنیا دەیانەوێ؟ سیر کە تا دوێنێ بەردەوام کۆمەڵێک دەوڵەت هەبوون و هەروەها کۆمەڵێک کۆمپانیای مولتی ئەنتەرناسیۆنال هەبوون بەردەوام نیشانەی پرسیاریان ئەقسە سەر نەوتی هەرێمی کوردستان و داهاتە سەر چاوە سروشتەکانی هەرێمی کوردستان کە یاسایی نین لە چوارچەوەی عێراقا نافرۆشتێ ئەم ڕێکەوتنە واژووکردنی ئەم ڕێکەوتنە یعنی چی؟ یعنی ئەوەی کە عێراق شەرعیەت ئەدا بە نەوتی کوردستان، عێراق شەرعیەت ئەدا بە غازی کوردستان، عێراق شەرعیەت ئەدا بە سەرچاوە سروشتەکانی هەرێمی کوردستان کە عێراق شەرعیەتی پێدا بمانەوێ و نەمانەوێ هەموو ئەو شەریکە گەورانەی بۆ نمونە وەکو تۆتال ئێنەرجی وەکو ئەریکسۆن موبیل وەکو شفرۆن هەموو ئەوانەی تر کە ڕەنگە ئێستا کاتی ناویان بێن کە جاران نیشانی پرسیاریان دانا ئیتر ئەو نیشانە پرسیارانە بە هیچ شێوەیەک نامێنێ. ئەوەیە دووهەم ئەو دەوڵاتانەی کە حەزەریان لەوە کرد کە نەوت و سەرچاوە سروشت لەگەڵ سەرچاوە سروشتەکانی هەرێمی کوردستانە مامەڵە بکەن ئەوانش ئەو حەزەریان نامێنێ لە ڕێگای ئەم ڕێکەوتنەوە ئیتر ئابووری کوردستان کە تقریبا لە 175 لە نەوت پێک هاتووە شەرعیەتێکی عێراقی و شەرعیەتێکی هەرێمی کوردستان و شەرعیەتێکی نیشتمانی عێراقی و شەرعیەتێکی هەرێمایەتی و تەنانە شەرعیەتێکی جیهانیشی ئەبێ. بۆیە من هاوڕام ئەگەر بێت و دیپلۆماسیەتی کوردی بە عەقڵێکی ساردەوە نەک بەو عەقڵێتە گەرمەی ناو تۆڕە کۆمەڵایەتەکان کە ئێستا بەڕاستی هەموو شتێکی تێکدا و ڕێگە لە بیرکردنەوەی تەندروست دەگرێت بە عەقڵیەتێکی ساردەوە مامەڵە لەگەڵ ئەم قۆناغا بکە
تەواو هاڕام بەوەی کە ئەتوانین کوردستانێکی بەهێز دروست بکەین. دکتۆر عادل باخەوان گەلێک لایەن هەبوون لەسەر ئاستی نافخۆ حتا لەسەر ئاستی وڵاتانی ئەقلیمیش دڵیان بەوە خۆش بوو کە نەوتی هەرێمی کوردستان گەمەی پێ بکەن بە نرخێکی ئارزانتر بیکڕن لەبەرەوەی هەرێمی کوردستان نەچار بوو. ئێستا ئەوە نەما؟ ئێستا هەرێمی کوردستان یعنی ناوتی هەرێمی کوردستان بە هەمان ڕەنگی ناوتی عێراقە. ئەو لاوانانەی کە زەرەر دەکەن لەم ڕێکەوتنە کو دەتوانن مامەڵە خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو ڕێکەوتنە بەڕای تر؟ تەواو ئەمە شتێبینیەکی زۆر جوانە بەوەی کە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە کۆمەڵێک وڵات هەبوون، کۆمەڵێک شەریکات و کۆمپانیا هەبوون کە هەوڵیان داوە کەڵک وەربگرن لە ناکۆکیەکانی نێوان بەغا و هەولێر و بە ناوی ئەوەی بەردەوام هەوڵیان داوە هەرێمی کوردستان وەکو لیمۆیەک تا دوا دڵۆ بگوشن ئیستیغلالی بکەن و تەنانەت من ئەتوانم بڵێم دزینیشی لێ بکەن، ناچاری بکەن بەوەی کە دزی لێ بکەن و نەشتوانێ قسە بکە. بەڵام لێرە بەدواوە بەوەی کە نەوتی کوردستان شەرعیەتی عراقی نییە و دادگای باڵای عراقی شەرعیەتی لێ سندوێتەوە هەموو ئەمە ئیتر لەمە دووە ئەو وڵاتانەی کە بەم شێوەیە هەرێمی کوردستانیان دا ئادۆشی یاخود ئەیان گوشی وەکو لیمۆیەک ناتوانن ئەوە بکەن بە هیچ شێوەیە. ئەوەیەک بۆیە پێم وایە لە دەرەوەی ئەو دەیبەتی کە ئێستا لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان دروست بووە بە شێوەیەکی بابەتی دۆڕاوی یەکەمی ئەم ڕێکەوتنەی نێوان هەولێر و بەغا بریتێ لەو وڵاتانەی کە بەم شێوەیە مامەڵیان لەگەڵ نەوتی هەرێمی کوردستان ناکرد، بریتێ لەو کۆمپانیانەی کە ئەکرێ بە کۆمپانیای دز ناویان بەری بەم شێوەیە مامەڵیان لەگەڵ هەرێمی کوردستان ناکرد. لێرە بەدواوە هەرێمی کوردستان ئەتوانێت خۆی فەرزکە بەسەریانە و بە زەبری یاسا مافی خۆیان لەوانە وەربگرێتەوە. گەلێک سپاسی جەنابتان دەکەم هێژای دکتۆر عادل باخەوان ڕێڤەبەری ناوەندە فەڕەنسی بوو لێکولینێ لەسەر عێراقێ. ئێوار باش دکتۆر.